ئەو کەسێک کە دەنووسێ حتمما پاڵنەرێکەیە ئەو پاڵنەرێک کە پاڵی بمنەوە ناوە ئەوە بووە کە با بڵێن لە علومەکان هەستم بە فەراغێک کردووە با بڵێن لە علمی نەحوو کە کتێبێکی ئاسانکار هەبێ سەرەتا بۆ ئەو کەسانی کە دەرسیان پێ دەڵێن دوای وردە وردە بۆتە کتێب ئینجا لە بواری سەرف ئینجا لە بواری بەلاغە ئینجا لە بواری منطق ئینجا لە بواری قەواعیدی فقهی لە بواری ئوسوڵ لە هەموو بابەتانە کە سەیرم کردووە لە کاتی تەدریس ویستومە کتێبێک بێ کە سادە بێ ئاسان بێ تەڵەبەکان بە باشی بتوانن هەزمی کەن کورت و پخت بێ درێژ دادڕی تێدا نەبێ بەو شێوازەی کتێبە فکریەکانیش حتمما زانیمە ئەوە مشکلێکی فکریە کە با بڵێن ئێستا بۆنە ئیسلام مەکخۆی هەستم کردووە کە کتێبێکی کورت و پوخت و با بڵێن بە زمانێکی سادە و ئاسان کە زۆربەی خەڵک لی تێبگا و جامع بێ کۆکەرەوە بێ بۆ زۆربەی بابەتەکان هەستم کردووە کە نییە لەوانەیە هەش بێ من نمبینی بێ هەستم ئەو کتێبە بنووسیوە بۆیە پاڵنەرەکە ئەوەیە کە تو هەست بە فەراغێک دەکەی دەتوێت ئەو فەراغی پڕکەیەوە یعنی نووسین لەبەر خاتری نووسین دەبێتە شتێکی زیادە مامۆستانی بەڕێز دەدا هەم مامۆستا سلاحەدین لە پای ئەو خزمەتە ناوازەی بە کتێبی پێشانگەشت بەو شێوازەیە کە بە شێوازێکی داشکاندنێکی زۆر باش ئەکرێتن بۆ خوێنەرەکان ئەمە شتێکی چاکە چەند مەکتەبەیەک پێکەوە خردەبنەوە دێنە لێرە داشکاندن ئەکەن ئەمە شتێکی گەورەیە لو خوێنەر بە ئاسانی دەتوانیتن چەند مەسادرێک بەدەست بکەویتن و بە شێوازێکی ئاسان بە هەمان شێواز بە شێوازێکی هەرزانتر ئەمەش سپاسی ئێوە دەکەین خوای گەورە بدان پارێزی ئینشاءالله بە هێوای ئەوەینە ئەو پێشانگایانە بە شێوازێکی زۆرتر بکرێنەوە کتابەکانی مامۆستا کتابە زۆر نایابن وە کتابەکانیشی نووسینەکانی مامۆستاش لەگەر ئەو سەردەمەدا نووسینەکانی زۆر ڕێک و پێکە لەگەر فکری هاوچەرخ قسە دەکا لەگەر گەنجەکان لەگەر ئەو دۆخێکە ئەوڕۆ لە کوردستاندا هەیە ئەو فکرانێکە هەیە مامۆستا لەگەر ئەو فکرانە قسە دەکات بەڕاستی دەستخۆشی لێ دەکەم لە نووسینەکانی و هاتنیشی لە بۆ پێشانگایە بەڕاستی گڕوتینەشی بە پێشانگایەکەی بەخشی و دەستخۆشیشی لێ دەکەم و هیوای بەردەوامیشی لۆ دەخوازم کاری جوانیشی ئەنجامدایە و هیوادارم کاری جوانتریش لە داهاتوودا ئەنجامدا و جێگای ڕێز و سوپاسیشە زۆر سوپاسی دەکەین و بەخێر بێت